سەبارەت بەوەی لە ڕۆژاوادا دەخۆڵکرێتن جگە لە داڵدەدانی کورد و هەوڵدان بۆ سڕینەوەی هەویی نەتەوایەتی کورد هیچی تێ نییە بۆیە بەڕاستی دەبێت کورد لە هەر چوار پارچەی کوردستان یەکدەنگ بێتن یەک ڕەنگ بێتن بۆ ئەوەی بتوانن بە یەکدەنجی بگەن بە ئاواتەکانیان چکە کورد بە پەرتەوازایی بەڕاستی ناتوانێتن بگاتن بە ئاواتەکانی کە گەیشتنە بە خەونی سەر بەخۆی بۆیە دەبێتن یەکدەنگ بن. Ez wekî pêşmergek rastî ez zor me pê nexweş bî ku ev şerê li Rojavayê Kurdistanê rûdayî. Em wekî Kurd wekî pêşmerge deba Emerîka çînkî em hevpeymanên dik li Emerîka debî Emerîka bû pişt li me Kurdan nekiriba. Vê gavê Tirkiya daxilî Rojavayê Kurdistanê bî zor kes bîne qurbaniya vê cengê wekû zarok, wekû biçûk, yanî wekî jin, wekû pîr, wekû kal. لە کەناڵەکانەوە خۆمان باش ئەیبینیم کە چەند خەڵکی سڤیل بێ ئەوەی هیچ گوناهێکیان نەبێ بەبێ ئەوەی هیچ شتێکیان نەبێت بوونەتە قوربانی گریانی دایکان گریانی باوکان مناڵە بێتاوانەکان ئەمانە گوناهیان چیە تا ئێستا بۆیە داواکەم لەلایەنی پەیوەندیدار کورد بێت عەرەب بێت هەر چیەک بێت کە هەڵوێستیان هەبێ بەرامبەر کوردانی ڕۆژئاوا. وەکو گەنجێک زۆر پێم ناخۆشە شتان بەسەروەندێ و زۆر حەز دەکەم لایەنە سیاسەکان لایەنە ئەوانەی کە پەیوەندیدارن بەڕاستی بێنە سەر خەت یعنی بەسە بێزارم یعنی فکرێک لە گەنجانی وڵاتی خۆمان بکەنەوە یعنی هەر منداڵە فەقیر بە کوشتن دەچی هەر منداڵە هەژار بە کوشتن دەچی بەڕاستی وەکو گەنجێک ئەوە ڕای خۆم بوو و زۆر سوپاسی کوردستان بیرساریش دەکەم بەڕاستی یعنی لۆ ڕۆماڵ و لۆ ڕوودا و شتەکان بەڕاستی یعنی زۆر مادینە دەستخۆشتان لێ دەکەم ئینشاڵڵا هەروە بەردەوام دەبن.